براکان دەخڵ و دانەکانیان بۆ خۆیان دەدووریەوە و دواتریش بە جوتیارەکانیان دەوت با ئێوە لە برسا بمرن چونکە منداڵەکانتان پێشمەرگەی بەرەکەی ترن. سەید کاکە لە کتێبی بیرەوەری پێشمەرگەیەکدا دەڵێت لە حەڤەی تەموزی ساڵی 1968دا باسیەکان جارێکی تر کودەتایان کردەوە و حکوومەتی عەبدوڕەحمان عارفیان ڕوخاند. لە تەموزی هەمان ساڵدا کودەتایەکی دیکەیان کردو دەستەیەکیان لە خۆیان لەناو بردو. هەر لەو کاتەشدا لەگەڵ جەلالیەکان کەوتنە ڕێککەوتن کە هێرشی تند بکەنە سەر پێشمەرگەکانی پارتی بە مەبەستی بنبڕکردنیان. جەلالیەکان دەستیان کرد بە دژایەتی پێشمەرگەکانی پارتی، تەنانەت کارگەشتە ئەوەی دەخڵ و دانەکانی کەسوکارەکەیان دەدووریەوە و هەمویان دەبرد بۆ خۆیان و دواتر جوتیارەکان چوونە لایەن و لێیان دەپاڕانەوە کە کەی خوا بەردارە ئەوان ئاوا لە برسا بمرن و هیچ نەبێت بیخۆن لە کاتێکدا ئەوان هیچ تاوانێکیان نییە. خدا کەی ئەوەی لا ڕەوایە کە ئەو ژن و منداڵانە لە برسا بمرن. بەڵام ئەو قسانە بێسوود بوون و بگرە بە شێوازێکی زۆر نامرۆڤانە وەڵامیان دانەوە و زۆر بێبەزەیانە لە کەسوکاری پێشمەرگەیان دەدا و پێیان دەوتن یان با لە برسا بمرن یان با منداڵەکانتان واز لە پێشمەرگایەتی بهێن و چەکدا بنێن. لە گوندی میرزا ئاغای سەربەناوچەی قوشتەپە باسیەکان بۆ ئیشوکاری خۆیان لەو ناوە دەبن. دەبینن دووسێ ماڵ هەموو ڕووتەڵە دانیشتون و خەریکی گریانن کە لێیان دەپرسن چ باسە. ئەوانیش پێیان دەڵێن کە دەخڵ و دانەکەیان لەلایەن پێشمەرگەی جەلالیەکانەوە براوە و هیچیان نییە بیخۆن. دواتر باسیەکان دەخڵ و دانەکەیان بۆ دەگەڕێننەوە و بە پێشمەرگەکان دەڵێن ئێمە دەوڵەتین و ماڵ و منداڵی پێشمەرگە ئاوا ناکوژین، ئێوەش بۆتان نییە ئاوایان لەگەڵ بکەن. لە ساڵی 1968دا کاتێک حەمەدەمین فەرەج پارێزگاری هەولێر بوو وەسەر بە باڵی جەلالیەکان بوو، هێزێکی جەلالیەکان بەرەو گوندی ئیفراز دەچوون. گویان لێ دەبێت کە دوو پێشمەرگە لەو گوندە دەبن بۆیە یەکسەر هێرش دەکەنە سەریان و تا ئێوارە دەبێتە شەڕ. هێزێکی یەکجار زۆر لە جاش و لە پێشمەرگەی باڵی جەلالی لەوێ دەبن. لەو شەڕەدا کە تاک و بەیانی دەخایەنێت 40 پێشمەرگە دەکوژێن و دەبنە قوربانی. وە ڕۆژی دواتر دەبابە و تانگ هێرش دەهێن و گوندەکەش خاپور دەکەن و ئەو دوو پێشمەرگەی کە لەو شەڕەدا کوژران ناویان خەلیل و سەید فەتحی بوو. هەردووە بە دوای ئەم ڕووداوە پێشمەرگەیەکی بەتالیۆنی دوو نەخۆش دەکەوێت و بۆ چارەسەر ڕوو دەکاتە گوندی هەرمۆتە. بەڵام کە جەلالیەکان بەوە دەزانن هێرش دەکەنە سەری و هەوڵی کۆشتنی دەدەن. بەڵام ئەویش وێڕای ئەوەی کە نەخۆش دەبێت دەست دەکات بە شەڕ لەگەڵیاندا و چەند پێشمەرگەیەکیشیان لێ دەکوژێت تاکو دواتر لەلایەن پێشمەرگەکانی باڵی جەلالیەوە ئەویش دەکوژرێت. بەم شێوەیە براکان لە شاخ و شۆڕش هەتا توانیان لە یەکتریان کوشت.